چاوی جوان وەی لە سوورمە ماسە جووتێ چاوی جوان وە لە سوورمە ماسە بەسخوا دەزانێ خوێنیە چەند کاسە خوددا دەیزانێ خوێنیە چەند کاسە ئەگەر بەبێتۆ شادیمێ لا دڵێ بێ یا ڕەبە و شادیام وە باوێ تەیگڵێ بێ یاخوا و شادیەمێ ئەرێ ئاوێ تەیگڵ ئەرێ ئای حەریرە مەریوان شارە دڵگیرەکەی کوردان ڕازاوە بە ئاوی زرێبار و 12 سوارەی مەریوان. مێژونووسان زۆریان لەبارەی ئەم شارەوە نووسیوە. مزگەوتە سوورەی مەلا موسەنیف و شوێنەواری دەرەتفێ و پردی گاران گەواهیدەری دێرینی ئەم پارچەیەن لە نیشتیمان. چەند قۆناغێکی مێژووییمان بۆ ڕۆشن دەکەنەوە، ناوی مەریوانیش ڕیشەیەکی دێرینی هەیە. لێکۆڵەران مێژووی دەژێڕنەوە بۆ سەردەمی دەوڵەتی ماد. بۆ چوونی تر هەیە دەڵێت ناوی مەریوان لە میهرەوە هاتووە و ئەم ناوەش بۆ میهرپەرستانی ئاینی میترایی دەگەڕێتەوە. ئەڵبەتە لە قەیمەوە مەریوانیان وا ناو ئەبرد مراویان مراویدان بە بۆنەوە کە زرێبار هەیە و جێگەی مراویە ناو مراویدان. لە قەباڵە کۆنەکان قەیمە بە ناو مێهرەبان ناو براوە. بعد لە مەقالاتێکا کە نووسراوە بوو وەجهێ تەسمی مەریوان ئەرزم بە حەزورت چتایی تر بەحسی لێ کراوە. ئەمە موسا خوڕنی یەکی لە مؤرخینە ئەرمەنیە لە تاریخەکەیە باز ئەکات ئەوان بە مادەکان وتویانە مارە. بڕێک معتەقدن شاید کەلیمەکە مار ئەیوان بوو بێت. ئەیرە ممکنە هەر مادنشین بووە ئەیوان یانی ڕوانگە جێگەی خۆش بۆ دانیشتن هەیوان دروستەکەن ماڵەقینیەکان معمولا هەیوان خۆشخۆشیان بوو جێگە و شوێنی دانیشتنی مادەکان. ئەمە بەحسی لەسەرەمە کراوە. بەحسی دووەمی کە عەرزم کردی کە لە قەواڵە کۆنەکانە ناویان ناوە مێهرەبان احتماڵی هەیە یعنی من باقەید تەئەمل ئەمە لە خزمەتانە بەحسەکەم مەریوان کەلیمەیەکە کە میتراییەوە هاتووە. ئێمە سلسلە کێوەکانی پشنێ و کانیسانانمان هەیە ئەو کێوانە بەرزن ئەووەڵین تیشکی خۆر کە بەیانیان هەڵتێت لەسەر ئەو لووتکانە ئەنیشێتەوە. میترایەکان خۆرپەرست بوون. ئەرزم بە حەزورت جێگەی میترایە میتراجێ ئەو شوێنە کە میترادا ئەنیشێ میتراگاه شوێنی میتراجا و بعد لە مدە زەمانی توولانیە پیتەکان سواون کەم بووە زیاو بووە لە دوایە احتماڵی هەیە بازم باقەیدە تەئەمل کە مەریوان هەر ئەو میتراگا و میتراجا و میتراجێ بووە و دوایی بوو بە مەریوان. بەرهەمهێنانی شلک یان تو فەرەنجی بە شێوەیەکی فراوان دەستکاری هەورامیەکان بووە. لە ئێستادا تو فەرەنجی زیاد لە پێداویستیەکانی ناوخۆ بەرهەمی هەیە و بەدەیان تەن لەم میوەیە دەنێردرێتە دەرەوەی شار. سەرچاوەیەکی باشە لە ڕووی یابووریەوە بۆ دانیشتوانی ئەم شارە.
ساڵ هەشتاونەوە کە خۆشبەختانە ئێمە دەستمان پێکرد و حتا ئەم نەوار تایپانیشە هەر نەهات بوو ئەو وەختە بە جۆرێک باو نەبوو بۆ ڕەوشە ئاویاریە نوین ئەم بە سوورەت مەکانی زەکارکردن کە ئێمە چوین لە سنە و لە تاران وەسایلەکانمان تەهیە کرد و مەزرعەیە 2 هێکتاریمان دانا لە ئاوایی ڕەشەدەیە لە ئاوایی ساڵاسی و ڕەشەدەیە و خۆشبەختانە کارەکە جێگە کەوت و هیچ توانیمان مەحسوڵاتێک هەر لە ناو شارە خودە مەریوانە بیفرۆشین توانیمان بۆ ئوستانەکان تریش سادری کەین بۆ شارەکان تاران و بۆ شارەکان ئوستانەکان ئازەربایجان غەربی و شەرقی و خۆشبەختانە ئەو مەزرعی ئێمەیشە ئەوبەتە بە هاوکاری کارشناسەکان جەهادە کەشاوەرزیەوە کە ئەوانی زەحمەت زۆریان کێشا لەگەڵمانە بوو بە مەزرعەیەکی نمونە بەڕاستی ئێمە لە ساڵە 90 تا ساڵە 94 بۆ عنوانە توتفەرەنگیکاری نمونەی ئوستانی معرفی کراین لە جەشنوارە ملیەکانە کە بەرگوزارە بوو لە شارسنە و بوو بە ئولگویەک بۆ شار مەریوان و خۆشبەختانە جوانهایەکی تەحسیڵکردە و باسەلیقە و خۆشزەوقیش هاتنە ناو ئەم کارە تەوسعەیان پێدا و لە حاڵ حازرە ئەو ئامارەی کە من بەدەستمەوە بێت تا پارەکە حدود 350 هێکتار ئێمە سەد ژێرە کشتمان بوو لە شارستان مەریوانە کە ئیسا احتماڵاً چوو بێ بۆ 400 هێکتار یعنی ئەمە فوق العادە چونکو کارێکی دەسیشە شتەقاڵزاییەکی زۆری ئیجاد کردووە. ینی بەڕاستی شەر کۆمەلگا هەر جوانیەکەی هابەوە تەرەقی و ڕقابەتی ئازاد کە ئیسا ئێمە بەڕاستی کۆمەلگای ئێمە ئەبێ بە دوایە بڕات و دوای کەوێت باسی ڕقابەتی ئازادە و داهێنانە کە داهێنان نەبوو بەڕاستی کۆمەلگایش پێش ناکەوێ یعنی ئەو ڕۆژەی کە ئێمە دەستمان کرد بەم کارە باوەڕ بفەرموشایەت کەس تەسەوڕی ناکرد ئا بەم شێوەیە جێگەکەوێت لە شار مەریوانە و ئەم هەموو خەڵکە بەخۆیەوە مەشغوڵ کات لە شارێکی مەرزی خۆتان باشتر دەزانن لە لەحاز تۆسعا و ئێمە جزء ئوستانەیەکی دواکەوتووی بەهەرحاڵ ئیسا ئیجادکردنە ئەم شغڵانە بەڕاستی جێگەی تایبەتی خۆی هەست ینی شاید بێژم ئیسا 400 هێکتار تووفەرەنگی کراوە بۆ هەر هێکتارێک حداقل 4 نەفەر بەخۆیەوە مەشغوڵەکە حداقل. ئیسا لە حاڵحازرات تووفەرەنگی ئەوەی کە سادرەکرێ بۆ وەستانەکانتر و هیوادارین بە حمایەتە جەهاتە کەشاوەرزی و ئەستانداری و بەهەرحاڵ ئەو مەراجعە قانونیەکان بتوانین ئەمەش سادرکەین بۆ عێراق کە قەتعەن دەرامەتزاییمان زۆرترە بێ بەڵام ئیسا لە حاڵحازرە حداقل بان 40 ملیارد تمەن 50 ملیارد تمەن ئەم شغڵە تووتفەرەنگی کاریە دەرامەتزایی هەست بۆ شارستانە مەریوان. گۆڕانکاریە کۆمەڵایەتی و کللتوری وابوووریەکان چێڵگەی کارکردنەکانیش دەگۆڕێن. ئەگەر لە ڕابردوودا ژنان لە ناو ماڵ و لە ناو بێستان و چێڵگەکاندا هاوکار و هاوژیانی پیاوان بووبن، ئێستا سەنگەری بەدیهێنانی خەونەکانیان لە ناو هونەر و چالاکیە کۆمەڵایەتی و کللتوریەکاندا دۆزیوەتەوە. یەکێک لەو شێرە ژنانەکە لە هەورامانەوە دێتە شاری مەریوان و دەست بە پیشەی فۆتۆگرافەری دەکات، زۆر بوێرانە باز لە ڕۆڵ و خۆناغەکانی گەشەی ژنان دەکات لەو شارەدا. کاروباری ژن لە چوارچێوەی ماڵەوە بوو وەلی ئێستا ژن تا حەدێ ئازادی پێدراوە تا حەدێ خۆی پیا کردووە لە ناو جامعە خۆی گونجاندووە بە کارەکانی بە ئەو فعالیەتانە کە ئەیکا لە باری هونەریۆ کە ئیسە شغڵەکان و پێشەکان گۆڕیاون ئیسە ژن فرەتر ئەتوانێ بێتە دەرەوە فرەتر ئەتوانێ خۆی نیشان بات. منیش وەکو ژنێ لەم کۆمەڵگە توانی و مەجێ خۆم کەمەوە جێپایە دروستکەم بۆ خۆم
لە بواری هوەریە چەندین ساڵە کارەکەم و ئیشەکەم تا بتوانم مشکلات بەتایبەت ژنەکان جامعەی خۆمان بگەێنم بە دنیا، یانێ واقعاً ژن دەربخەم کە ژن توانایی زۆرتر لەوەیە کە لە پێش و فکریانە کردو و قبوڵیان بوو، ئیسە فرەتر باشتر بوو. لە جامعەی ئێمە ژن هێشتای بە تەواوەتی دەرنەکەوتووە، بازم گرفتمانەست، بازە مەحدودیەتمانەست، ئێمە ئەتوانین فرە لەمە خاستر بین، فرەتر خۆمان دەرخەین، فرەتر تواناییەکانمان ببینن. من خۆم وەکو عکاسێ مەحدودیەت‌های خاص خۆمم هەست، وەختێ ئەچمە دەرەوە بۆ عکاسی وەک پیاوەکان ئازاد نیم، هەر لە نەزەر پوششۆ بیگرە، هەتا ئەو مەسەڵەن جێگانەوە ئەچم مەحدودیەتم بۆ ئیجادە بێ لە سەفەرەکانما، وەلی لە پێشتر فرە باشترە. من بۆ خۆم ڕازیم لە پێشتر، خانەوادەکان نگایان خاستر بووە، خانەوادەکان ژنیان فرەتر قبوڵە، فرەتر ئازادیان داوە پێمان. لە ڕابردووە ژنی هۆرامی بەخاترەوە مەحدودیەتی بوو، فرەتر لە ماڵا کاریە کرد، مناڵداریە کرد، نانی دروستە کرد، پای بە پای شوەکەی کشاوەرزیە کرد، ئەمانە بوو. وەلی ئیسە بەخاترەوە زیندگیەکان گۆڕاون، ژیان گۆڕاوە، ژن مەجبورە جۆرێتر خۆی نیشان با، لە دەرەوە کارکا بەعنوان عکاسێ، بەعنوان نەقاشێ، یا هەتا دوکاندار بێ، ژن ئەتوانێت دوکاندار بێ، ژن ئەتوانێت شۆفیر بێت. ئەمانە زۆر باشە، بە پای زەمان خەریکن ژنەکانیش ڕۆتی زیندگیان تەغیر دەکات. تێکەڵبوونی پێکاتە جیاوازەکان و کۆبوونەوەیان لە شار داوا دەکات کاریگەری لەسەر یەکتر دابنێن. هەورامیەکانیش کاتێک لە هەورامانەوە ڕوو لە شارەکان دەکەن، هەرزوو کاریگەری بەرچاو بەجێ دەهێڵن، بەتایبەت لە ڕووی کلتوری و ئابووری و کۆمەڵایەتیەوە. مەسەلەی فەرهەنگی مەسەلەیەوەنەکە مەسەلەوی داخڵیەنە، ینی چێگەنە فەرهەنگ ئاچێوەنەوە با تەوەجۆپانەیە کە زانیاری حۆزە و فەرهەنگی وێشە فەرهەنگی تاریفکەرە، ئەمە یا ماچا فەرهەنگ ئا بەشەجێ محیتیا کە ساختە و دەست و ئینسانیە، ئا بەشەجێ محیتیا کە متەسیرە جێ ئێرادە و ئینسانی و خازگا و ئینسانی ئەچێگەنێ ئێمە ئا بەخشەجێ وەختێ ملمی تەماشە محیتی هۆرامانی کەرمی وینمی ملەت و هۆرامانی بەڕاستی تەسیرەوی فرەش بیان ملو محیتەکە وێشەرێ ڕنگدانەوە هینەوی فرەش بیان ملوئی محیتیرە و بەڕاستی محیتشم تاومی واچمین زیاتر شەی نەکایشا تەغیر و تەحەوڵدان کە پاسەن ئی فەرەنگە شکڵش گیرتن، ئی فەرەنگە شکڵش گیرتن و هۆرامان زیاتر جە لازمات ویشی پەڕەشدانە پی فەرەنگیشێ تەبیەتەن وەختێ فەرەنگێ زیات تاواش جواب و دۆران و وێژدەوە جواب و پێویستیەکە وێژدەوە منتەقڵ بوو بە یاگێتەریج، یعنی ئیمکان و احتمال وانێشان منتەقڵ بوو بە یاگێتەریج وە هەرچنکە ئی ئینتکانێ گەڵەوە پێی ارتباتەکە گەڵەوە پێی پەیوەندیە قەومیەکە پەیوەندیە کاکە ئا پەیوەندیە بە تایبەت کە تاومی واچمی ڕیشەش گاهەنوینی اقتصادیە گاهەنوینی مەذهبیە یا ڕیشەی یا قەومیە ئی چێوی بەرحەڵ تەسیر شاندلی پەیوەندی ملت و هۆرامانی جەکشاوەرزیەوە جەکشاوەرزینە بەڕاستی دەسەی باڵاشە بیان تواناییەوی فرەشە بیان شوونی شەرعی کشاوەرزیە بیان باسوانەیە تەبادڵی نەتەنیا جواب و پێویستیەکە وێشەدەوە بەڵکو تەبادڵی جوەشکەرەوە ئێزافە بەر تەبادڵەکەیش دماتەری کەوینی خەڵکو و هۆرامانی جەورامان ئامێنی بەرەو لوێن یاگە کایتەری بە تایبەتدا تەسیریچانیان وینی جە باس و کشاوەرزینە این وێشە تاسیر و وێشان نیانشاوە حتا نیچە دیارە ئەگەر کەسەویچ بێت زان و گێڵ و چێوەکە دیارە نیاز بەواتەی نیە بەڵام ئیزافە بەرینیش باز جە معماری چەنێ جە معماری چەنە ئێمە زانمی کە معماری هۆرامانی معماریەوی تایبەتە معماریەوەن کە ئاروچ و ناڵی ئامێنی ئاهینشاڵن باز
شار و مەریوانی چەند هەر دیارەوار پیوی و اینێژ هەرو چێوەوەن باز خاڵێوەنە کە کەسێ ئەهل و تاقیقی بۆ بلوی نشکەوی نۆشتێنێ خب هۆرامان چێمە شاعری ما بینی بە زوانی هۆرامی شعری شاواتینی شعرەکەی شامێنی تەسیر شانیان شعرەکەیش حتا پێ شاعرەکەشا کنگرەی گیریان شونی شەرە شون ئەنچەرە جیاجە شعری جیاجە مەسەلەی زوانی باز چون ئی پەیوەندیە عمیقتر بێنەوە بین و خەڵکو هۆرامانی و ناوچە غێرە هۆرامیەکانە باواچمی ناوچە سۆرانیەکانە چون پەیوەندەکە عمیقتر بێنەوە بیان بەعی سوانەیە حتا سۆرانیەکەی دیسە ئەغڵبەشە هۆرامی زانا حتا ئەگەر نەتاوە قسەی کەرا لاقل حاڵی شابوو دوانی هۆرامی زانا چێژ باش و ئی فەردە هۆرامیە جوتێ چاوی جوان وەی لە سوورمە ماسە جوتێ چاوی جوان وە لە سوورمە ماسە بەسخوا دەزانێ خوێنیە چەند کاسە خوددا دەیزانێ خوێنیە چەند کاسە ئەگەر بەبێتۆ شادیمێ لا دڵێ بێ یا ڕەبە و شادیام وە باوێ تەیگڵێ بێ یاخوا و شادیەمێ ئەرێ ئاوێ تەیگڵ ئەرێ ئای حەریرە دوانزە سوارەی مەریوان یەکێک لە نازناوەکانی ئەم شارەیە حیکایەتی پشت ئەم ناوە داستانێکی قارەمانیە و سینە بە سینە لەنەوەیەکەوە بۆ نەوەیەکی تر گوازراوەتەوە لە ئێستاشدا فۆرمێکی هونەری وەرگرتووە و لە ناو تیپی هەڵپەڕچێدا شێوە گیر بووە ماشای زیرێ بەر چەندە جوانە ماشای زیرێ بەر چەندە جوانە خۆشترین شوێنی سەڕۆی جیهانە ماشای زیرێ بەر ئاوی شیرینە ئەڵی بەهەشتی سەڕۆی زەمینە ئەڵی بەهەشتی سەرڕۆی زەمینە ئەڵی بەهەشتی سەرڕۆی زەمینە لە بیدایەت ئێمە ئەم گروپەمان ساڵی 1970 هەتاوی لەگەڵ کوڕێکی ئامۆزان بەناو ئەرکان هاتین پێکی بێنین کە نەیان هێشت بەرگریان لێکردین تا ساڵی 76 ساڵی 76 کاک فاتح بادفەروە لەگەڵ نەفەرێکا کە من نەمەناسی هاتن وتیان کاک فاتح فەرمووی من ئەمانەوێ گروپێ پێک بێنین لە هەڵپەرکێ وتم نایەڵن وتی کاکە تۆ شارەزایت هەیە و ئەم برادەرە پێکی ێنێت وتم باشەکە و بتوانێت پێکی بێنێ من هەموو شارەزاییم هەیە لەسەر هەڵپەرکی وا ڕێکەوت گروپمان پێک هێنا و توانی و بەر لە خۆرگیرانەکەی سەدەی 20 بوو گروپمان پێک هێنا و ناوی نا شاندی مەریوان شاندی مەریوان دەواممان بوو تا خۆرگیرانەکە و دوای خۆرگیرانەکە و یەک دوو بەرنامە و تەواو هاتم گروپێکی تازەم پێک هێنا ناوم نا 12 سوارەی مەریوان 12 سوارەی مەریوان تاریخێکی مێژووی مەریوانە و لەسەر ئەو تاریخە من ناوم نا کە لەم دەشتی هەسەناوڵا شەڕ و پێکدادانێک لەگەڵ دوژمنانی ئەم وڵاتە پێک هاو لەو شەڕا 12 کەس لە مەریوان ئەو شەڕەیان کرد و ئەو تاقمەیان شکاند و لە گاڕان بەو دیوەیان کرد و هاتوون بۆ ڕوخانی حکوومەتی بابان لە قەڵاشوالان مێژوویەکی کۆنی مەریوانە کە سینە بە سینە هاتووە و مامۆستا پیرەمێرد بڕێکی لەسەر نووسیوە ناسرخانی کانیسانانیش لەسەری نووسیوە لەسەر نووسیاوەکانی مامۆستا پیرەمێردیش نەقدی کردووە نووسراوەکانی ناسرخان هەیە منم گروپەم لەسەر ئەو مێژووەی مەریوان دانا هەڵپەرکیەکانی مەریوان بە تایبەت مەریوان 11 جۆرن جوڵەکانی فرن بەڵام جۆرەکانی 11 جا چین و ناوەڕۆکی هەڵپەرکیەکان جۆرەکانی لە واقعا بەزمین ڕەزمین حماسین و ئاینین یانێ پێک هاتووە لەم چوار شێوازە
بەڵام 11 جۆرە یەکیان کە فەتاحە یا فەتاح پاشایی، یەکیان گوڵە مەریەمە و گوڵە ڕێزان، یەکیان بووکە بارانەیە، یەکیان کەڵەسەرەیە، یەکیان قڕەیە، یەکیان مزگەریە، سم کۆڵانە، حەریرەیە. ئەو وەختە لە خزمەتانە عەرزکەم چەمەریە، چەمەری کە نەماوە بە شێوەیەک هەڵپەرکەی مەرگە، چونکە ئێمە ئەم میلەتە بۆ مەرگیش هەر هەڵپەرکێمان کردووە، بەڵام هەڵپەرکیەکەی شێوازی جیاکار بوو و ڕەشپۆشیش نەبووین بۆ مردوو کەوە پۆش بووین. وەختێک دایکێکی سێش بەڕە وەختێک دوعاکە لە کچەکەی ئەک سەرێکەوەکەی سەرێکەوەکە یانێ ئازیێتباروی بۆ کەسی جوانێ. وە چەمەرەیش هەروەها چەمەرە چۆپی بە مناڵەکەی ئەڵێ ئەک بە چەمەری نەکەی یانی ئەک جوانە مەرگ نەبی، یاڵێ ئەک بە چەمەری کەیتر دایکەکە زۆر ناڕەحەتە بێ لە مناڵەکەی، ئەڵێ ئەک بە چەمەری کە یانێ ئەک جوانە مەرگبی هەڵپەرکی چەمەری بۆ. باڵاکەت بەرزە وەی تەواو بێ ئایبە، باڵاکەی بەرزە وەی تەواو بێ ئایبە، دەستکاری وەسای کارخانەی غەیبە، شەڵا ئەوەڵ جار تۆم نادی بوایە، دڵم گرفتار وەی تۆ ناکردوایە، دڵم گرفتار تۆ ناکردوای، ئەرێ ئای حەریرە ئاگیرێت مجمێژە ئاوە خەنجێرە فەرموو تۆ من کۆژە. گیانە مەگەر منێ کوڕی هۆ عەزیزیم زەڕنگەراوانیم هەر تاو ئاگێرێ سایزاوەدە بەربەی تۆ گیاوانیم گیانی شیرێنم تخوا بێمەیلیاوان وەکێ داغداوەریە کێ ئازیزێتە سایزاوەدە سایزاوەدە وا بۆی غەمی باوەریە کێ ئازیزێتە خوا عەزیزیم وا بۆی غەمی باوەریە. یانەی کوردەواری ئەو شوێنەیە وەکو ناسنامەیەکی کللتوری کوردی لە مەریواندا ناسراوە. ئەم یانە کوردەواریە هەموو ئەو بەرهەمە دەستی و کە لە پوریانە لە خۆ دەگرێت کە مەترسی لە ناوچوونیان لەسرە. خەمی دامەزرێنەرانی ئەم یانەیە پاراستنی ئەو کەرستە و ئامرازانەیە ڕۆژانێک باو با پیرانمان بۆ بەڕێکردنی ژیانی ڕۆژانەیان بەکاریان هێناون. بیرۆکەی ئەم کارە بیرۆکەی موزەی یانەی کوردەواری لێەوە دەستی پێکرد کە من لە کاتی ئامادەکردنی بەرنامەکانە ڕۆشتم بۆ زۆربەی ئەو شوێنانەی کوردستان لە بەشی ڕۆژهەڵات هەر لە ماکۆ لە پارێزگای ورمێ تا ئەگاتە بڵێن دەهلۆران لە پارێزگای ئیلام و هەروەها لەو لاشەوە تا ئەڕواتە پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری و هەموو ئەو پارێزگایانی کە من گەشتم ئەوەم هەست پێ کرد کە لە داهاتوویەکی زۆر نزیکە ئەو فەرهەنگ و کولتور و دابوونەریت و میعماری کوردەواریە ئیتر نامێنێت تەنانەت لە کوێرەدەکانیشە بەرەو نەمان ئەڕوات. ئەوە بوو کۆتمەبیریەوە کە ئاواییەک یان گوندێکی بڵێن 15 ماڵی دروست بکەم هەر ماڵێکیان هەر خانوویەکیان نیشاندەر و نوێنەری ناوچەیەک لە کوردستان بێ بە هەموو ئەو تایبەتمەندیانەوە کە ئەو ناوچە هەیەی وەکو میعماری وەکو کەلوپەلی کار و فرمان وەکو جل و بەرگ و خواردن و ئەو شتانە.
بەداخەوە زۆر هەوڵمدان نەمتوانی ئەو کەسانش کە ئەبوایە هاوکاریان کردایە ئەو هاوکاریان نەکرا و هاتم لە مەریوان تێکەڵێک لە هەورامان و مەریوانم وەک موزەی یانەی کوردەواری کردەوە ئەوە بۆ ماوەی ساڵێکە کراوەتەوە و خەڵکیش تا ڕادێک پێشوازیان دەکردەوە. هەر گەل و نەتەوەیەک بۆ خۆی ناسنامەیەکی هەیە. باشترین ناسنامە کولتور و دابوونەریتی ئەو خەڵکەیە. هەروواکە ئاگادارن زۆرێک لە وڵاتانی پێشکەوت و ئێستاکە شانازی بە ڕابردووی خۆیانەوە ئەکەن و سەنعەتی گەشتیاریش ئێستاکە پاشی نەوت بۆ خۆی قسەی یەکەمەکات. هەر بۆیە ئێمە وەکو نەتەوەی کورد و بە تایبەت لە ناوچەی هەورامانیش ئەتوانین جیاواز لەو شانازیەکە هەمانەکە ئێمە سربەخۆ بووین لە بواری پیشەیەوە توانیومانە بۆ خۆمان ئەو کەرەستانە دابین بکەین خۆمان دروستی بکەین و تەنانەت هەناردەی شوێنەکانی تریشی بکەین لەگەڵ ئەوەشە ئەتوانین بیهێڵینەوە هەم بۆ نەوەی داهاتوو هەم بۆ ئەوانەی کە ئێستاکە وەکو گەشتیار سەردانی کوردستانەکەین کە بڵین ئێمەش ئەو پێشینەمانە هەبووە. مەریوانیەکان بەوە ناسراون کوردپەروەر و خاکپەرستن کۆی پێکاتەکانیان وەکو ئەندامەکانی یەک جەستە خزمەت بە شارەکەیان دەکەن. ئەوان ژیانیان خۆش دەوێت و هۆشیارن ناریاسا بۆ جوانیەکانی ژیان تێدەکۆشن.